بۆ یەکەمین جار لە مێژووی خۆیدا یانەی ئاکرێ بوو بە پاڵەوانی خولی نایابی کوردستان بۆ تۆپی پێ و شەقامەکانی ئاکرێ تەژی بوو لە خۆشی هەواداران و خەڵکی ئاکرێ. ئاکرێیەکان شەقامەکانیان بە ئاهەنگی بردنەوەی نازناوی خولی نایابی کوردستان خرۆشاند. دواهەمین هەفتەی خولی نایابی تۆپی پێی یانەکانی کوردستان ئەنجامدرا و ساتەکانی کۆتایی بوو بە کاتی دەرکەوتی پاڵەوانی خولەکە کاوی ژیانەی ئاکرێ بوو بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا. ئەوەش دوای ئەوەی کە توانی 50 خاڵ کۆ بکاتەوە و پێشیانەی پێشمەرگەی هەولێر و شێروانە بکەوێ کە هەر سێیانە لە کێبڕکێدا بوون تا دواهەمین ساتەکانی یاریەکە. هەرچەندە ئاکرێ دوور لە هاندەرانی بەرامبەر بە چوارقوڕنە یاری کرد و یەکسان بوو، بەڵام خەڵکی ئاکرێ لە ناو شەقامەکانی قەزاکەدا ئاهەنگیان گێڕا و بە شێوێکی جیاواز چاوەڕوانی گەڕانەوەی تیمەکەشیان دەکرد و شەقامەکانیان بەیەکەوە خرۆشاند و لەگەڵ یاریزانان و تیمە سەرکەوتووەکە تا درەنگانێکی شەو بەیەکەوە ئاهەنگی سەرکەوتنیان جێڕا.